کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید ئەمڕۆ 25 یادی 39 ساڵەی هەردوو شەهید حەیدەر و شەهید غەفور دەرەشیشی بەرز ڕاگرت و بەڵێن ئەدەین کە بە کەسوکاری شەهیدان کەوا درێژە پێدەری ڕێبازەکەیان بین و یادیشی هەموو شەهیدانی سنووری کۆمیتەی ڕێخستن بەرز ڕابگری. با مەکتەبێک با شتێکی جوان بە ناویانەوە بکەن، ئێمەش دڵمان پێی خۆشە، ئێمەش سوپاسیانەکەین، حەزەکەین دائما ئەگەر بێژن بڕۆ بۆ مەکتەبی شەهید غەفور یا شەهید حەیدەر پێمان خۆشە. وەکو شەهید عەبدوڕەحمان میرزا حەسەن لە مەکتەبەکەی وەکو ئەوانە ئێمەش با شتێکمان بۆ بکرێ و من وەکو برازای شەهید حەیدەر حاجی عوسمان ئەوەی کە باسیەکەن و کە بینیمانە و بیستومانە لە دیدگای ڕۆژنامە و کتێبەکانە کە بۆمان ماوەتەوە تەنها یادگاریانەی شەهید حەیدەر بۆ کە بۆمان باسەکەن کە پیاوێکی قارەمان و پیاوێکی جەربزە و ئازا و گیان لەسەر دەست بووە بۆ نەتەوەکەی و دوای هەڵگیرسانەوەی شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەگردایەتی یەکێتی لە 78 شەهید حەیدەر ئەچێتە دەرەوە و پەیوەندی بە ڕێزەکانی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و پەیوەندی بە تیپی 11 هەورامانەوەکە لە کەرتەکەی شەهید غەفور دەرەشیشی. ئەم پیاوە کە هاوسەنگەرانی باسی لێوە دەکەن کە پیاوێکی گیان لەسەر دەست بووە بە ناخیلەکەی شارە زوور ناوزەند کراوە چونکە هەمیشە گیانی خۆی لە پێش هەموو کەسێکەوە داناوە بۆ ئەوەی کە ڕۆژێک بێت کە شەهید بێت لە پێناو خاک و نیشتیمانی خۆیدا. شەهید حەیدەر یەکەم شەهیدی بنەماڵەی حاجی عوسمان سۆفی عەلیەوە دوا بەدوای ئەویش دوو برایتری بە ناوی شەهید ئەنوەر و شەهید حیکمەت کە هەر لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە شەهید دەبن و گیانی خۆیان بەخت دەکەن.